کەمپەینی هەڵبژاردنەکان چەندین بەڵێنی بریقەدار بەخۆوە دەبینێت بە تایبەت لەلایەن پارتە سیاسەکانی دەسەڵاتەوە کە زۆربەیان جگە لە کۆمەڵێک بەڵێنی نادروست هیچی تر نین. بەو پێی ئەزموونی 27 ساڵی ڕابردوو زۆر ڕاستی ڕوون کردووەتەوە و بەڵێنە بێبنەماکانی ئەمڕۆشی لای جەماوەر کردووەتە نەخشی سەرئاو، چونکە دەنگدەری کورد باش دەزانێت گەندەڵ و خراپەکار و ستەمکار تاقی بکاتەوە، دواتر دەبێ پەنجەی پەشیمانی بگەزێ. دەکرێ بپرسین کێ دۆخی هەرێمی بەم ڕۆژە گەیاند و پێگەی کوردی لە حکوومەتی فیدراڵدا لاواز کرد؟ کێ هۆکاری تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بوو؟ لەوەش زیاتر کێ بەرپرسیارە لە دۆڕاندنی سەدا پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستان؟ بیرتانە جووت حیزبی دەسەڵاتدار کۆمپانیایان بۆ پارەی فرۆشتنی نەوت دادەناو جەماوەریان لە قازانجەکەی دا بەشدار دەکرد ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەویش بە چ شێوەیەک دەکرێت؟ کۆمپانیایەک دادەمەزرێ بە ناوی کەپکۆ. ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین، ڕاستەوخۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیە و دەگاتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵام سەرنجام چارەکە موچەیان سەپان. بیرتانە دەیانگوت گەر خۆمان نەوتی خۆمان بفرۆشین دەبینە خاوەن ئابووری سربەخۆ و پشتی هەرێم لە بودجێ عێراقدا زیاد دەکات و سربەخۆیی سیاسی بەدواوە دەبێت. بیرتانە دەیانگوت شتێک نەماوە بە ناوی پێکەوە ژیان لە عێراقدا. ئێمە گەیشتینە ئەو قەناعەتە کەیتر ئێمە لەگەڵ بەغدا ناتوانین چیتر بژین. بەڵام ئێستا پەلەی گەڕانەوەیانە بۆ بەغدا بۆ دەستەبەرکردنی پۆست و پارە و ئیمتیازاتەکان. بیرتانە کاتی ڕیفراندۆم ئەندام و لایەنگرانیان هان دەدا ڕەگەزنامە و پاسپۆرتی عێراقی بسووتێنن کەچی ئێستا لە پێناو یەک پارچەی خاکی عێراقدا هەموو جۆرە پاشەکشەیەک دەکەن. جگەلەوە هەندێک لە کادیرە باڵەکانی دەسەڵات بۆ گەوجاندنی لایەنگرانیان لەم کەمپینەدا هێشتا بە ڕووقایمی باسی ڕیفراندۆم دەکەن. گوایە لەو هەنگاوە هەڵەیە پەشیمان نین. ئەی مەگەر ئێوە نەبوون کاتێک دادگای باڵای فیدرالی عێراق ئەنجامی ڕیفراندۆمەکەی هەڵوەشاندەوە و بەنا دەستوری وەسفی کرد لە ئاستی باڵادا ڕاتان نەگەیان کە بە بڕیارەکەی دادگای دەستوری ڕازین و کاری پێدەکەن؟ مشکلەکان لە چوارچێوەی دەستوری عێراقدا و ئیلتیزامیشمان هەیە بە مەسەلەی دەستور و یەکپارچەی خاکی عێراق. بەڵام جەماوەری کوردستان زۆر لەوە هۆشیارترە ئەم جارە چەواشەی بکەن، هەرچەندە تا ئێستا بە میلیشیا و چاوسوورکردنەوە دەتانەوێت بەری لافاوی تووڕەیی خەڵک بگرن، بەڵام مێژوو سەلماندوویەتی کە زۆر لە ئێوە بەهێزتر بەدەستی جەماوەر تەمبێ کراوە و چارەنووسی ئێوەش درەنگیان زوو هەر تەمبێکردنە.